سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئاگەشیاڵەکانی سلەبانی ڕۆژی شەمە هاتوینەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەرزڕاگرتنی یادی هاوڕانی گوردانی شوان لە شاری بانە، بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە سەقز و مەهاباد، هەڵکردنی ئاگری نەورۆز لە قامیشلو و ئیستانبول، ڕێگری مامورانی ڕژیم لە کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لە گۆڕستانی خاوەران و دیداری ئەندامانی کانونی سلفی فەرەنگیانی قەزوین لەگەڵ هاوکارەکانی. درێژەی هەواڵەکان بەرزڕاگرتنی یادی هاوڕێیانی گوردانی شوان لە شاری بانە، ڕۆژی هەینی 5 ڕەشەمە 25 ڕەشەمە ببورن کۆمەڵێک لە لایەنگران و دۆستانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران هاوکات لەگەڵ ساڵڕۆژی گیانبەختکردنی هاوڕێیانی گوردانی شوان مەراسمێکیان لە دەوروبەری ئەو شارە بەڕێوەبرد. بە شاربوانی و مەراسمە بە هەڵکردنی ئاڵای سووری کۆمەڵە و دانانی وێنەی هاوڕێیانی گیانبەختکردووی گوردانی شوان، گەڕای بەرز نرخاندنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەسەر چالاکی وێری هاوڕێیانی گوردانی شوان قسە و باسێکیان کرد. ئامادەبوانی ئەو مەراسمە لە سەروبەندی ساڵی تازەی هەتاویدا بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاوات و ئامانجی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەریدا نوێ کردەوە و بەڵێنیاندا تا دوا هەناسە وەفادار بە ڕێگە و ڕێبازی هاوڕێیانی گوردانی شوان بن. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە سەقز و مەهاباد، ڕۆژی هەینی 25 ڕەشەمە خەڵکی ئازادی خواست لە گوندی جاقلی سەقز و چۆمی مەجیدخانی مەهاباد مەراسمێکی شکۆداریان بە بۆنەی هاتنی نەورۆزی کوردەواری بەڕێوەبرد. بە پێی راپۆرتەکان خەڵکی ئازادی خوازی سەقز هاوڕێ لەگەڵ بنەماڵەی هەمیشە زیندوو ژینە ئەمینی لە گوندی جاقل کۆبوونەتەوە و ئاوری نەورۆز لەلایەن کاک ئەمجەد ئەمینیەوە هەڵکراوە. بەشداربووانی مەراسمەکە وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینە سرودی شۆڕشگێڕانیان خوێندووە. لە چۆمی مەجیدخانی مەهابادیش خەڵکی شۆڕشگێڕی ئەو شارە بە هەڵکردنی ئاگری سەرکەوتن و هەڵپەرکێ هاتنی نەورۆز و بەهاری کوردەواریان لە هەموو کوردستانیان پیرۆزبایی کردووە. بە پێی هەواڵێک لە شاری بۆکانەوە کە بەدەستمان گەیشتووە، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم ڕێگان نەداوە خەڵکی ئەو شارە مەراسمی نەورۆز لە ناوچەی بەردەزەرد و چیای تەرەخە بەڕێوە بن. چالاکی ژینگە پارێزی لایەنگرانی سروشت لە شاری سەقز، ڕۆژی هەینی 25 ڕەشەمە لایەنگرانی سروشت و چالاکانی مەدەنی هەڵمەتێکی چاندنی نەمامیان لە دەوروبەری گوندی بەردەسووری سەقز بەڕێوەبرد. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتووە بەشداربووانی ئەو چالاکیە دەیان نەمامی قزوان کە هێمای خۆراگریە بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری لە دەوریبەری گوندی بەردەسووری سەقز چاندووە. بەشداربووانی و مەراسمە هەروەها ئاگری نەورۆزیان هەڵکردووە و بە دەوریدا شایی و خۆشییان دەربڕیوە. یان لە دەستدانی کۆڵبەرێک و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە و پاوە، ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە 23 و 24 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی گوندی بلەبزانی پاوە بە ناوی عەتا حسەینی پاش 9 ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەی تاڵەقانی کرماشان گیانی بەخت کرد. دوو کۆڵبەر بە ناوەکانی ئەحمەد نەبی زادگان و سەعدی حسەینی بە لێدان و تەقەی ڕاستەوخۆ لەلایەن هێزە سنووریەکانی عێراق و ئێران لە سەرحەدی بانە بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی پێنجشەمە عەتا حسەینی تەمەن 32 ساڵ کە ڕۆژی چوارشەمە 16 ڕەشەمە بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری نەوسود بریندار کرابوو پاش 9 ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەکانی پاو و کرماشان گیانی لە پێناو دابینکردنی پاروەنانێک بەخت کردووە. هەمان ڕۆژ کۆڵبەرێکی خەڵکی سەردەشت بە ناوی ئەحمەد نەبی زادگان پاش دەست بەسەر بوون لەلایەن هێزە سنووریەکانی عێراق لە مەرزی کێڵەی بانە بەهۆی لێدان و ئەشکەنجەوە بە سەختی بریندار کرا. لەلایەکی دیکەوە ڕۆژی چوارشەمە کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی سەعدی حسەینی لە سنووری هەنگەژاڵی بانە بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی ڕژیم بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سەقز، ڕۆژی هەینی 25 ڕەشەمە سامان ڕەحمان پەنا تەمەن 32 ساڵ و خەڵکی سەقز لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان سامان ڕەحمان پەنا بۆ دووهەمین جار لە شەقامی ئۆستاد شیرازی سەقز
لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی سامان لەبەردەستانیە. شانی باسە کە ناوبراو ساڵی ڕابردوو و لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەر و پاش 3 مانگ بەندکران ئازاد کرابوو. هەڵکردنی ئاگری نەورۆز لە قامیشلو و ئیستانبول. ڕۆژی پێنجشەممە 25 ڕەشەمە کوردانی دانیشتووی شارەکانی قامیشلو لە ڕۆژاوای کوردستان و ئیستانبول لە تورکیا ئاگری نەورۆزیان هەڵکردو بە دەوریدا سەمایە کرد. بە پێی راپۆرتەکان دانیشتوانی شاری قامیشلو لەگەڵ نزیک بوونەوە بە نەورۆزی کوردەواری لە بەردەم پارکی حەڵەبجە ئاگرێکی گەورەیان کردوێتەوە و ژن و پیا و بەجلی کوردیەوە بە دەوریدا هەڵپەڕیون. هەروەها لە گەڕەکەکانی سەنجاقتەپە و سوڵتان بەیلی ئیستانبول لە تورکیا کوردانی دانیشتووی ئەو شارە مەراسمی نەورۆزیان بە جۆش و خۆشەوە بەڕێوە بردو. دروشمەکانی بژی نەورۆز، ژەنجیان ئازادی، بژی بەرخۆدانی نێو زیندان و بژی سەرۆک ئاپۆیان بەرز کردوێتەوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی هەینی 25 ڕەشەمە کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئەمەلیاتی دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەڵدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، گەڕانەوەی ئەو بڕەتپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کە کەم کراوەتەوە، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت و دابینکردنی ئیمکاناتی ڕەفای بوو. ناڕەزایەتی کرێکارانی ڕۆژمزد و پەیمانکاری شارەداری لە ئەندیمشک. ڕۆژی هەینی 25 ڕەشەمە کرێکارانی ڕۆژمزد و پەیمانکاری شاغڵ لە شارەداری ئەندیمشک دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کرێکارانی شارەداری ئەندیمشک خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، پێدانی جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ، پەرداختی حەقدەستە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەستەکان و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. ڕێگری مامورانی ڕژیم لە کۆبوونەوەی بنەماڵی دادخوازان لە گۆڕستانی خاوران. ڕۆژی هەینی 25 ڕەشەمە مامورانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم لە شاری تاران ڕێگەیان نەدا بنەماڵی دادخوازان لەسەر مەزاری ئازیزانیان لە گۆڕستانی خاوران کۆببنەوە. هەر ساڵ و لەگەڵ دوایین ڕۆژی هەینی ساڵ بنەماڵەی قوربانیانی دای شەست لەسەر مەزاری ڕۆڵەکانیان لە گۆڕستانی خاوران کۆ دەبنەوە، بەڵام ئەم ساڵ مامورانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم ڕێگەیان نەدا و بێڕێزیان بە بنەماڵەی دادخوازان کرد. بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نەورۆز لە کۆلاچای گیلان. ڕۆژی هەینی 25 ڕەشەمە مەراسمێکی ڕەنگین لەلایەن چالاکانی مەدەنی و دانیشتوانی شارستانی کۆلاچا لە پارێزگای گیلان بە بۆنێ هاتنی نەورۆز بەڕێوەچوو. بە پێی ئەو ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، خەڵکی بەشدار لەو مەراسمە جلی مەحەلیان لەبەر کردووە و بەرەقس و سەما لە نێو شەقامەکانی شاردا هاتنی بەهار و نەورۆزیان لە هەموو گەلانی ئێران پیرۆزبایی کردەوە. دیداری ئەندامانی کانونی سنفی فەرەنگیانی قەزوین لەگەڵ هاوکارەکانیان. ڕۆژی هەینی 25 ڕەشەمە کۆمەڵێک لە ئەندامانی کانونی سنفی فەرەنگیانی پارێزگای قەزوین سەردانی ژمارەیەک لە هاوکارەکانیان کرد کە لەلایەن ڕژیمی سەرکوتگەری ئیسلامیەوە سزادرابوون. ماوەیەک لەوە بەر چەند معلمی دڵسۆز لە پارێزگای قەزوین بە ناوەکانی سوهەیلا زالبەیگی، مەریەم زیرەک، ئیسماعیل خودایاری، حەسەن ئاریامەنش و محەممەد ئینان لووی ببورن محەممەد ئینان لووی لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشەوە ناچار بە خانەنشینی زۆرم لێ کراون و بەشێکیان بە کەمکردنەوەی پلە لە ڕیزبەندی پیشەکان و نەدانی حەقدەست سزادران. ڕۆژی هەینی ئەندامانی کانونی سنفی فەرەنگیانی قەزوین سەردانی بنەماڵەیە و چەند چالاکە سنفیان کرد و ڕێزیان لە خەبات و تێکۆشانیان کرد. دوایین هەواڵمان سەبارەتە بە دەست بە سەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری ئیسفەهان. ڕۆژی پێنجشەممە 24 ڕەشەمە هێزانیەکانی ئیسفەهان چالاکێکی مەدەنی ئەو شارەیان بە ناوی مەریەم ناسراو بە مەرزیە جەلالی تەمەن 24 ساڵ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە.
بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم مەریەم جەلالیانیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی لەبەردەستانیە. نابراو پێشتریش پێشینەی بانکێشت و بەندکرانی هەبووە و ناوەندە ئەمنیەتیەکان پەروەندەیەکیان لەژێر ناوی تەبلیغ دژی نظام بێڕێزی بە ڕێبەری و بێڕێزی بە پیرۆزیەکان بۆ ئەو چالاکە مەدەنیا دروست کرد. بەڵێ ئازیزان خۆشەویستان گەشتیاڵەکانی سەلەبانیتان پێشکەشکرا. فەرمونون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی